سڵاوتە لەبێت پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بێگومان بەس لەسەر ئاستی بودجە و موچە کورت ناکرێتەوە بەڵکو چەندین پرسی دیکە یاسایی و دەستوری هەن کە لەلایەن بەغداوە پێشکراون و زەرمەندی سەرچیشتەیدا هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بۆ نمونە پرسی تۆماری لاوەچی و ویزەی هەرێم و نیشینگە و کارتی نیشتیمانی و دەیان پرسی دیکە کە ڕاستە خۆ پەیوەندیان بە خزمەتگوزاری بۆ هاوڵاتیانەوەیە. هەوڵ دەدەین لەو بەرنامەیەدا لە تەک ئەو پرسانە چەندین پرسی دیکەی گرێدراوی وەزارەتی ناوخۆ کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری هەیە بۆ هاوڵاتیان بخەینەڕوو بە بەسمە لە سوارچێوەی هەڵەگەشتەکانی کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی ژمارەوە باس لە چاکسازەکانی وەزارەتی ناوخۆ بکەم. ئەمیش بە میوانداری دکتۆر سامی جەلال بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ. کاگتۆر بەخێر بێت. ئەمەوێت لە تۆماری لاوەچیەوە دەست پێ بکەین. بێگومان بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەڕێگەز عێراقی کاتی خۆی لە تۆماری لاوەچی ناویان تۆمارکراوە بەڵام ئەمە گرفتێکی گەورەیە کە حکوومەتی عێراق دانی پێنەنا بۆ ئەوە چی کراوە بە تایبەت لە ساڵی 1992 داوەکو 2005. زۆر سپاس. ڕاستی تۆماری لاوەکی کێشەیەکی گەورە بووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو هاوڵاتیانی بە تایبەتی کە لە کاتی شۆڕشەکانی کوردستان ئاوەرەی وڵاتانی دراوسێ بوونەوە و تۆمارەکانیان لەبەردەست نەماون کە ئەگەڕاونەتەوە دوای ڕاپەڕی نەمەزنەکەی گەلەکەمان لە ساڵی 1992 ناچار بوون کە بە تۆماری لاوەکی تۆمار بکرێن. ئەم تۆمارە لاوەکیانە تەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە دوای ئەوە کە ڕژێمی گۆڕبەگۆڕی عێراق ڕووخا ئەم تۆماران لای ئێمە هەبوو و لە بەغدا نەبووە پێویست بۆ ئەم تۆمارانە ڕەوانە بکرێ بەڵام کێشەمان هەبوو لەگەڵ بەغدایە. لە دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری ناوخۆ گرنگیەکی تایبەتی بەم بابەتەدا لەبەرەوەی کێشەیەکی گەورە بوو بۆ هاوڵاتی نەیدەتوانی کارتی نیشتیمانی دەرکە نەیدەتوانی پاسپۆرت دەرکە بتوانێت سەفەرێکی پێ بکات بۆ خوێندن بۆ چارەسەری بۆ هەرمە مافێکی سروشتیە کورد لەسەر ئەو بابەتانە جەنابیان بانگێشتی وەزیری ناوخۆی عێراقی کرد و کاتە لە کابینەی بەڕێز عادل عەبدولمەهدی دکتۆر یاسین یاسری ئامادە بوو لە وەزارەتی ناوخۆ لەگەڵ شاندێکی باڵا کۆبوونەوە ئەنجام درا لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ و لەگەڵ شاندێکی هەرێمی کوردستان منیش لەو کۆبوونەوەانە ئامادە بووم. پرسە سەرێکیەکانی ئەم کۆبوونەوە تۆماری لاوەکی بوو کردنەوەی زیاتر نووسنگەکانی پاسپۆرت لەبەرەوەی یەکێک لە بڵین هێڵە سەرێکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کاراسانی و گەیاندنی خزمەتگوزاریەکان بۆ هەموو شوێن. هەروەها پرسی ویزەی هەرێمی کوردستان ئەو هەوڵەتە بیانەی کە دەیانەوێت سەردانی هەرێمی کوردستان بکەن و کێشەی تەجەنوس ئەو هەوڵەتەنەی کە بڵێن ئەو کەسە بیانیانەی کە لە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە 12 ساڵە ماونەتەوە و ئیقامەیان هەیە و جنسیان وەرگرتووە. گفتوگویەکی کراوەکرا گفتووەکی ڕێکوپێکرا لەسەر ئەو بابەتە و لەسەر ئەو خاڵانە ئەوەی کە بڕیار بوو ڕێککەوتن کرا با بڵێن تۆماری لاوەکی گەشتن بچن. ئەوەی تۆماری لاوەکی تەمانەمە لەوێ شادمە بۆدا کە ئەوانەیە کە دەستوری عێراق ساڵی 2005 کە دەرچوو و نافز بووە ئەڵێ ئەو بریارانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەرچوون هەمووی نافزە لەبەرەوەی دەستوری قراری ئەوەی کردو ئەوانە هەمووی اتفاقی لەسەر کرا کە پەسەند بکرێت. ما ئەوانەی دوای 2006 ئەوانەی پێش 2005 لەوێ بڕیاری لەسەر درا کۆتایی پێهاتۆ گرفتەکانیان بڕیاری لەسەر درا بۆ ئەوانەی لە دوای 2005 کە کراوە تا 2016 لێژنەیەکی هاوبەش پێکێنرا و ئەم لێژنەیەش لەم چەند ڕۆژی کۆتایە بابەتەکە یەکلا بووە و هەمووی پەسەند کرا ئەوانەی ئەو تۆمارە لاوەکیانەی دوای ئەوانەی کە جنسیان وەرگرتووە ئەوانیش هەمویان پەسەند کران و بوونە هەوڵەتی ڕسمی وەکو هەوڵەتی عێراقی ناسێنراژێکتان پێکار بۆ مەسەر بەتایبەت ئەو 4 ساڵە بۆ ئەلکترۆنیە مەشان گرفتێکی باس لەسەر ئەوە کرا پرسی ڤیزە. طبعاً ئەگەر پێی ئەوانی بڵێنی ئەسای عێراقی پێدانی ڤیزە لە دەسەڵاتی وەزیری ناوخۆیە عێراق و لە یاساکە خۆی ئەو فقرەیەتایە کە وەزیری ناوخۆی عێراق بۆی هەیە ئەو کەسێکتر تەخویلکە لەوێت اتفاق لەسەر ئەوە کرا مەوتمان ناکرێت ئێمە وەبەرهێنان هەیە ئەمە گەشتیاری هەیە سەردان هەیە ناکرێت ئێمە هەر کەسێک سەردانی هەرێمی کوردستان بکات و
داوای ویزە لە عێراق بکات و کە تاخیرە بێ بەڕاستی لێ ڕۆتیناتێکی زۆر هەیە ئەمە سیستەمێکی قایم هەبوو سیستەمی ویزە ئلکترۆنی کە ئێستا پەرەی پێدرا و سیستەمێکی نوێ لە چەند مانگێکی ئایندە دێتە ئاراوە کە بە تەواوی سیستەمێکی ئاسانکاریە و ئەلکترۆنی و دەتوان ئۆنلاین بە ویزەکارت و ماستەرکارت و ویزەی خۆت وەرگریت و بەپێی ئەو دەوڵەتانی کە لە ناو سیستەمەکە هەیە هەر لەوێ وەزیری ناوخۆی عێراق ڕەزامەند بوو کە ئەو دەسەڵاتە ئێستا لە هەرێمی کوردستان دەتوانرێت ویزە بدرێتە بەڕسمی بەڵێ دەسەڵاتی وەزیری ناوخۆیە و ڕۆژانە ویزە دەدرێت بەڵێ ئەو ویزانەش کە لە هەرێمی کوردستان لە هەموو عێراق کاری پێ دەکەی بڕیار بۆ شێوەی لەسەر درراوە چکە وەکو ئەوەش ئەمە ئەو ویزانێک کە لە عێراق دەرەچێت لە هەرێمی کوردستان زۆر احتیاجی مەسەلەی نیشینگە مەسلەی نیشینگە ئەمە علاقی هەیە بە تەجەنوسی ئەجنەبیەوە کەسی بیانیەوە مجموعی خەڵک لێرە بوون چەند ساڵێکە لێرن کە مافی جنسیان تەجەنوسیان وەرگرتەوە بە پێی یاسای عێراقی ئەو کاتە خۆی جنسیە بەم شخصانە دراوە کە وەزیری ناوخۆ پێداون ئەوانش هەمووی لە زمانی ئەو لژنەیە کە بڕیاری لەسەر درا لەم چەند ڕۆژی ڕابردوو موافقە کرا و ئەو کێشەوانی ڕابردوو ئەوانەی ئایندا ئێستا ئێمە ئەو کەسێک کە لە هەرێمی کوردستان نشینگە وەرەگرێت پێویستە بە بەردەوامی چەند ساڵێک بمێنێتەوە دوای ئەوە مافی هەیە کە داوای نشینگە بکات داوای تەجەنوس بکات المهم ئەو شخصێک کە لە هەرێمی کوردستان پێویستە بە شێوەیەکی یاسایی لە یەکێک لە دەرەوازە سنوورەکان هاتبێتە هەرێمی کوردستانە و ئیقامەی ڕسمی وەرگرت پێ و ئەو مدەی کە لە قانونی بڵێن نیشینگەی عێراقی دەستنیشان کراوە وەریگرێت لە قانون جنسی ئەوتوانێت داوای تەجەنوس بکات. ئەمە بقۆزمەوە بۆی پرسیارێک لێ بکەم ینی بۆ پێیکە جنابەت هەم شارەزای لەوە هەمیش ئاگاداری ورد و دشتی ئەم کۆبوونەوانی خەڵکانێک ماوەیەکی زۆرە لە هەرێمی کوردستان لە وڵاتێکی تر هاتوون هەموو ئەو خاڵە قانونیانەشیان پەیڕەو کردووە بۆ نمونە لە سنوورەکانەوە هاتوون خۆیان تۆمار کردو بەڵام تاوەکو ئێستا ئەم گرفتی جنسیان هەیە بۆ ئەمە چۆن چارەسەرەکرێت ئەو مەلەفانێت تا 2016 هەموو یەکلاوەتەوە لژنە مشتەرەکەکە ئیشی لەسەر کردووە بۆ لەمە دوای ئەو مەلەفانەی کە ئێستا خەڵک هەیە ئیقامەی هەیە ئەنی ئەگەر لە 2016 حسابی کەیت لە حەڤەوە حسابیکە تا ئێستا 5 ساڵ نەگەیشتووەتە ئەو مودە قانونی کە پێویستە بۆ داواکردنی جنسیە بۆیە ئەوانەی کە ئێستا هەمووی ئیقامەکەیان قانونیە لە دەروازەی سنووری ڕسمی داخل بوون ئیقامەیان وەرگرتووە هەمووی مافی خۆیانە ئەو مودە زەمەنی کە تێپەر دەبێت بۆ وەرگرتنی ڕێگەزنامە بە مەرجێک ئیقامەکەی بەردەوام بێت لە کوردستان و لە عێراق بۆ نمونە بڕات ساڵێک لێرە بێت و 3 ساڵی تر نێتەوە ئەو ئیقامە ئەوە قەتعی مودەی قانونی دەبێت ئەو مافەی نامێنێت دەبێت ئیقامەکەی متەواصل بێت ینی بەسەریەکەوە بێت. کاک دکتۆر بۆەوەی کە بچینە سەر پرسیار جیاوازیەکان یان ئەو پرسیانێک کە تایبەتن بە خزمەتگوزاری هاوڵاتیان بەڵام ئەمەوێت دوا پرسیارت لەو تەوەرە ئاڕاستە بکەم ئەویشیان زۆر جار مێژووی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق بەدەیان ڕێکەوتنی جۆرا و جۆر تێپەڕیوە بەڵام دوجار ئەم ڕێکەوتنانە ینی پێشێل کراون لە هەموو دیوەکەوە گرێنتیەکی لەو بابەتە هەیە کە ئەو پرسانی جنابتان لێرە فەرمووتان کە کۆنکرێتی بن و ئەم گرفتانێک کە لەگەڵ بەغدایە بە کۆتا بێت لەم چوار بەشێکە گەشتبینین لەبەرەوەی مەسلەی تۆماری لاوەکی چارەسەر بوو ڕۆی هیچ کێشەی نەما سەبارەت بە اتفاقمان لەسەرکردنەوەی نووسینگەی زیاتری پاسپۆرت ینی هەر لەو کۆبوونەوەیە ڕزامەندی درا کە نووسینگەی ئاکرێ بکرێتەوە و نووسینگەی سۆران بکرێتەوە و نووسینگەی زاخۆ بکرێتەوە لە دوای ئەو تاریخیان دەستکرانەوە کراوە ئێستا زاخۆ سۆران کرایەوە زاخۆ کرایەوە کۆیە کرایەوە ئێستا نووسینگەی ئاکرێ بە خۆشحاڵیەوە لە چەند ڕۆژی داهاتوو هەموو پێداویستەکانی کۆتایی پێهاتەوە ستافیان بۆ دابین کراوە خزمەتی نزیکی 200,000 کەسی ئەو منطقەیە دەکات زانیت تۆ چەند زەحمەتە تۆ بتەوێت پاسپۆرتە دەرکەی دەبێت لە بۆ نمونە لە شاری سۆرانە پایتایە بۆ هەولێر احتمالە 2-3 جار هاتو چۆپ کردایە ئەو مەترسیە و ئەو ڕێگایە و بە بەفر و بە باران و بە سەرما هاوڵاتی تووشی عەزەتێکی زۆر گەورە بوو ئێستا لە دەوروبەری خۆی دەچێتە نووسینگەکە لە 24 ساعات تا 48 ساعت پاسپۆرتەکەی خۆی وەرەگرێتەوە لە ئاکرێ ئێستا خزمەت گوزار لەو دەڤەرە خزمەتی بەردەڕژ دەکات خزمەتی ئاکرێت دەکات هەتا منطقەی شێخان یعنی ئەو خەڵکە بچێ بۆ شاری دووهۆ زەحمەت بەرێ زۆر ئاسانکاریە یەکێک لە بڵێن ئامانجەکانی حکوومەتی هەیە وەزارەتی ناخۆ ئاسانکاری بۆ خەڵک بۆیە ینی ئەگەر من پێت بڵم هەر نووسینگەیەک لەمانە نزیکەی 450 تا 500 ملیۆن دیناری تێچوو بە چاکردنی بینایەتەوە بە دابینکردنی پێداویستیەوە
بە هەموو پێداویستیەکان و بە باشترین کواڵەتی و باشترین ستاندرد. ئێستا لەو بەڕێوەبەراتانە ئەوە نییە خەڵک سەرە بگرێت و لە دوایەوە سیستەمی دانراوە کیو سیستەم دانراوە وەرە تاقی خۆی بڕێت و دانیشێت تا شاشەکە بانیەکە. بۆیە هی تۆماری لاوەکی هی پاسپۆرت هی ڤیزە چارەسەر هی تەجەنوسی چارەسەر بوو. ینی تر ئەمە خۆی لە خۆیدا مادەم فقەرەکان جێبەجێ ئیدەن گەیشتونێتە ئەو واقعی کە ئەم بڕیارانە جێبەجێ دەکرێت. ڕاستە هەنێک جار فشار دەخرێتە سەر ئەم بابەتەوە بەو شوێ، بەڵام من گەشتبینم کە تا ئێستا هەر چوار فەقرە بە شێوێکی باش جێبەجێ کراوە. گەشتبینم کە ئەوە بەردەوام بێت. جەنابی وەزیریش تەبعاً ڕۆڵێکی باڵای بینەوە لە بابەتە لەسەر جێبەجێکردنی ئەم بەرگانە و تاکیدکردن لەگەڵ دەسەڵاتدارانی. ئەمە ئیدامەشی پێویستە، ینی بەردەوام پێویستە بە بەردەوام متابعی بکەیت، نابێت تۆ یەک دقە چاوێن لە خافڵ باش. دەرفەتم پێ بدە پێکەوە راپۆرتێک ببینین کە هاوکارانم لەسەر کار و چالاکی و خزمەتگوزاریەک ئەو خزمەتگوزارانێک کە پێشکەشەکەن دروستی کردووە پێکەوە ببین. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی هەڵەگشتیەکانی کارنامەی کابینەی نوێیەمدا بەردەوامە لە ئەنجامدانی چاکسازیەکانی. لەم کابینەیەدا وێ ڕای چارەسەرکردنی کێشەی تۆماری لاوەکی و ڤیزای هەرێمی کوردستان کەوا پێشتر لەلایەن حکوومەتی عێراقیەوە دانی پێنەدەنرا، هەروەک ڕەزامەندی وەزارەتی ناوخۆی عێراقیش وەرگیرا بۆ کردنەوەی گشت ئەو نووسنگانی کارتی نیشتیمانی کە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا نەکراونەتەوە. دەچما بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی پارێزگای هەولێر لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا شێوازی کارکردن بە تەواوی گۆڕانکاری بەسەردا هاتووە. لێرەی شەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی و ئۆنلاین دەڕوات بەڕێوە. بە یەکەم بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە دادەڕێکەوە لە هەموو عێراقدا ڕۆژانە لە توانایدا هەبێ زیاتر لە 4000 کارتی نیشتیمانی بۆ هاوڵاتیان دەربکەن. ئێمە دڵنیایی دەدەینە شاری هەولێر کە هاوڵاتیانی شاری هەولێر کە فەرمانگەکەیان و بەڕێوەبەرایەتیەکەیان لەسەر ئاستی عێراق لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە ژمارەیەک ئەژمار دەکرێت و ئەوەش دەگەڕێتەوە بۆ هاوکاری و پشتگیری بەڕێز جەنابی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێکی زۆر بودجەی بۆ ئێمە دابین کرد بۆ ئەو کارانە ئەنجام بدەین و بە تەوجیهات و ڕێنمایی و ئاگاداربوونی خۆیان بە شێوەیەکی مباشر ئێمە توانیمان و کارانە ئەنجام بدەین. ئێمە بۆ بە پراکتیزەکردنی بەرنامەی چاکسازی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسان بە ڕێخستنەوە و شێوازی گۆڕین شێوازی کارکردنی بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەی هەولێر کە بەشێکی تایدا کارتی نیشتیمانیە. ئێمە توانیمان لە ماوەی ڕابردوو کە 12 فەرمانگەی کارتی نیشتیمانی لە وەرەقی بگۆڕین لە بۆ ئەلکترۆنیک. ئێستا لە هەموو سنووری جوگرافی شاری هەولێر ئێمە فەرمانکەمان هەیە لە سیدەکانەوە بۆ بارزان، بۆ مێرگەسۆر، بۆ تەقتەق، بۆ گوێر، بۆ مەخمور و سەرجەم دایرەکان بووتە بیتاقی وەتەنی، بووتە کارتی نیشتیمانی و سیستەمەکە سیستەمێکی ئەلکترۆنیە و ڕۆژانە لە تواناماندایە زیاد لە 4000 کارتی نیشتیمانی بۆ یەکەم جار بۆ هاوڵاتیان دەربکەین و گۆڕینی سیستەمی کارکردن، کەمکردنەوەی ڕۆتین بە شێوەیەکی گشتی و نۆژەنکردنەوەی ئەو فەرمانگانەی کە پێویست بوو و دانانی سیستەمێکی کۆمپیوتەری. لێرە چاودێری تەواوی و فەرمانگانە دەکرێتەوە سەر بە هەمان بەڕێوەبەرایەتین. ئەمێ بزانم تا چەندە بەشێک لەو هاوڵاتیانەی لێرن لە بەڕێوەچوونی کارەکان و کەمکردنەوەی ڕۆتین ئاسوودەن. دوانێ کە هاتیم ئیشەکەم کرا باوەڕم نەکرد ئەو ئیشە مەسەلا بە سەعاتیە بە 2 سەعات تەواو بێ وتمەوە بە ساڵێ تەواو نابێت. یعنی ئیشەکە زۆر باشە ڕۆترە. ڕۆتینات زۆر کەم بۆتەوە، واستەکاری نەماوە. ئەو برا پۆلیسانش بەڕاستی زۆر ماندوونە، هەنی ئیشی ئاسانکاری بۆ خەڵک دەکەن بەڕاستی. یعنی پێشتر دەبایەت و سڕی بگری و زۆر، بەڵام ئێستا ئەو سڕە و سڕەکاری نەماوە بە ئاسانی بۆ تاوا دەکرێت. هەرچی لەبەری ئەنجامدانی کاراسانیە بۆ دەرێنانی پاسپۆرت بۆ وڵاتیان وەزارەتی ناوخۆی عێراق و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیەدا ڕێکەوتن لەسەر کردنەوەی کۆمەڵێک نووسنگەی پاسپۆرت لە قەزاکانی وەک سۆران، ئاکرێ، زاخۆ، کۆیە، چەمچەماڵ و ئامێدی و چەندین شوێنی دیکە. ئێرە نووسنگەی پاسپۆرتی قەزای ئاکرێ تەواوی ئامادەکاریەکان کراوە. لێرە کاراسانیکی زۆر بە هاوڵاتیانی ئاکرێ و دەوروبەری دەکرێ و هاتوو چوون و تێچوو لەسەر هاوڵاتیان کەم دەکاتەوە. پشتی دانانا کابینانە هەیە حکوومەتە هەرێمی کوردستانê projeyên xizmetguzariyê bû gelek deverên Kurdistanê tîne çekirin û êk ji wan proje
نيفيسينغا باسبورتانا او هات نفكرن بو جالك دافرن كردستانه وايك شوا او بتتفكرن بو قضاء بدر شو قضاء اكله سيستم نيفيسينغا باسبورتان او هات يفكرن نفس السيستم همین دەڤەرندیە ئەگەر بەراوردێکی بکەین گەلبەرێ و هەردوو قەزایان ئاکرێ و بەردەرەش چ نویسینگە هێن پاسپۆرتان نەبوون خەلک دوچوو دەم ژمێر سێ پشتی نیڤەشەوێ هەتا سرایەدا بۆیە و کاداوێ ڕوژێ گەهیتن پاسپۆرت بوو بهێتەکردن و ماملێت توی پرێڤەچن هەر لەم کابینەیەدا یەکێکی دیکە لە کارە گرنگەکان بە ئاکادیمیکردنی پلەبەرزکردنەوەی ئەفسەرانە بە تایبەتی ئەوانەی شایستەی پلێبەرزکردنەوەن لە پلەی مقدەم بەرەوسەرەوە و ناردنی توێژینەوەیان بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان بە پێی ستانداردەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بایەخی پێدراوە هەروەک بڕیاریش درا بۆ بە ئەلیکترۆنیکردنی تاقیکردنەوەی پلەبەرزکردنەوەی ئەفسەران لە پلەی ڕائیت بەرەو خوارەوە. دەستان خۆش بێت کاک دکتۆر ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا و جێگای دڵخۆشی و وەمنۆک و هاوڵاتی ئەوەیە کە ئیستا کارکردن بەرەوە ئاراستە دەڕوات بە ئەلیکترۆنی بکرێت مەڵێک فەرمانگەی ڕێگەزنامە کارتی نیشتیمانی لە کاغەزیەوە گوازرێتەوە بۆ ئیشی ئەلیکترۆنی ئەمەوێت سەرنجی تۆ لەسەر ئەوە بزانم و پلانتان چیە بۆ ئەوەی کە سەرجەم ئەو دەوا ئیرانێک کە سەر بە وەزارەتی ناوخۆن بە ئەلیکترۆنی کار بکەن. یەکێک لە ئەولەوێتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەلیکترۆنیکردنی خزمەت گوزارەکان وەک کاری بۆ دەکەین. ئەوەی کە لە ڕێگەزنامە کراوە شێکی باشە بەڵام جزئێکە لەو پلانی کە دانراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ بۆ بە ئەلیکترۆنیکردنی وەزارەتی ناوخۆ باگراوندێکی هەیە لەو بابەتەوە و تەسەوەرم زیاتر مهەیە ئەبێت بۆ بە ئەلیکترۆنیکردنی تەواوی دام و دەستگاکانی وەزارەتی ناوخۆ. ئێمە لەو بوارەدا گرێبەستێک واژۆ کراوە لەگەڵ کۆمپانیای مۆڵپاوەری ئەڵمانی کە ئیجازە و سەنەوی لەگەڵ خزمەت گوزاری پێشکەشکردنی خزمەت گوزاری ئیجازە و سەنی بە ئەلیکترۆنی دەکرێت. ئێستا گرێبەستەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە تیمە ئەڵمانیەکان لێرن و چەند ڕۆژێکە کار دەکەن سەردانی هەموو بەڕێوەبەراتەکانی هاتوچۆیان کردو لە هەرێمی کوردستان لە سلێمانی لە دهۆک لە ڕاپەڕین لە گرمیان لە هەڵەبجە و وردە وردە دەست دەکەن بە دانانی سیستەمەکە. لەو کاتەدا ئێمە هەموو سیستەمەکە دەبێتە ئەلکترۆنی پێدانی ئیجازە پێدانی سەنەوی هەروەها داتابیسێکی گەورە دروست دەبێت بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هاوڵاتانەی کە دەچن خزمەت گوزاری ئیجازایان سەنەوی وەردەگرنیان پێشکەشیان دەکرێت هەموو داتاکانیان حفظ دەکرێت و بەکاردێت بەیانی بۆ کاروباری ئەلکترۆنی حکوومەت و ئێمە لێرە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری لە ئەنجومەنی وەزیران بەم کارە هەڵساوە کارێکی زۆر ڕێک و پێچیان کردووە کە ئێستا داتابیسێکی موحدی مرکزی بۆ هەموو حکوومەت دەبێتە داتابیس هەموو هاوڵاتیانیش بۆ هاوڵاتیانش ئاسانکاری من کە بچم یان جەنابەت بۆ دایرەی مروریان بۆ بەڕێبەراتی هاتوچۆ لە خلالی دووسێ سەعاتاتەوە ئەو خزمەت گوزارەکە و دەست بکەوێت و بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕاستی ئەمە لە هیچ دنیایانی ینی بۆ هەر دەوڵەتێکی پێشکەوت و بچی لەوانێ ئەو خزمەت گوزارانە تایبەت ئێستا کە بابەتی کۆڕۆنا شتانە لەوانێت چەند ڕۆژێک و چەند هەفتەیەک بخایێنێت. ئێستا حاڵی حاضر لە بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ بڵین هەولێر نوێکردنەوەی ساڵیانە یان تۆمارکردنی ئۆتۆمبیل چەند سەعاتێکی پێچێت ینی شێوازەکە هەمووی بە شێوازێکی ئەلکترۆنی و کارێکی زۆر باشی لەسەر ئەو بابەتە کراوە. دکتۆر لە سەرەتای دروستبوونی کۆڕۆناوە بینیمان کە کارمەندان و ئەفسەرانی وەزارەتی ناوخۆ ماندوونە ناسانە لەسەر شقامەکان خزمەتێکی یەکجار باشیان کرد کە ئەمە جێگای زۆر دڵخۆشی بوو. ئەبە بۆمانایە نییە کە پرسیارمان لەسەر نەبێت. یەکێک لەوانە کە لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش تەرکیزی لەسەرکرا بۆ هەموو فەرمانبەران پابەند بوونە بە دەوامی فەرمی خۆیان کە لە هەشتی بیانێ دەست پێ دەکات لە سێ کۆتایی بدات بۆ ئەو پرسە ئێوە چیتان کردووە تا چەند موسیڕن لەسەر ئەوەی کە کارمەند و ئەفسەران دەوامی خۆیان بە شێوێکی باش بکەن. وەزارەتی ناوخۆ یەکێکە لە وەزارەتە هەستیار و گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە لە کاتی قەیرانی کۆڕۆنا هەموو ئەفسەر و کارمەند و جێگای دەستخۆشی فەرمان بەرە شارستێنەکانیشی وەزارەتی ناوخۆ داوامیان دەکات کاریان دەکرد. لە دوای ئەوەش بەردەوام ئێستاش ئەو کارماندانە ئەو ئەفسەرانە سەر بە وەزارەتی ناوخۆ فەرمانبەرانە التزامیان هەیە
دەوامکردن لە هەشتی بەیانی تا 3 نیۆڕۆ احتیمال هەندێک فەرمانگە خەلل هەبوو بێت و ئاگادار کراوەتەوە ئیشان لەسەر کراوە بە شێوەیەکی گشتی ئەمە ڕازین لە ئەدایان و کاری خۆیان بەڕێک و بێکی دەکەن و حتمما لە هەندێک جار هەندێک شوێن خەلل دروست دەبێت بەڵام ئەو خەلە لە ئێمە دەستەیەکمان هەیە بەنایە دەستەی پشکنینی هێزەکانی ئاسایش ناخۆ کە کاری ئەم دەستەیە بە دوواداچوونی کواڵەتی کاری فەرمانگەکانی وەزارەتی ناوخۆی هەیە بە تایبەتی ئەو فەرمانگە سەربازەکان هەروەها دەستەی پشکنینی کارگەڕیمان هەیە کە ئیش و کارەکانی بە دوواداچوونی کواڵەتی کارەکانی فەرمانگە شارستانیەکانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو محافەزەکان قایمقامەتەکان ناحیەکان فەرمانگە شارستەکانی تر بۆیە ئەم دوو دەستەیە کارەکانی خۆیان زۆر بەڕێک و پێکی ئەنجامدەن و ئەنجامی هەبوو ئیشەکانیان لە هەر شوێنێک خەلێ هەبووە بە دوواداچوونیان کردووە کاریان لەسەر کردو و کەسی کەم تەرخەمیش بە سزای خۆی گەیشتووە. کاگدۆر سەرنجم بۆ ئەوە ڕۆیشت کە لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تەرکی زۆر لەسەر ڕێزگرتنی هاوڵاتیانەوە زۆر جار ڕەنگە بە مەبەستیش نەبوو بێت زۆر زارش ڕەنگە بە مەزم بێت مامەڵەی کارمەندێک لەو شوێنانێک کە تایبەتە بە خزمەت گوزاری پێشکەشکردنی خزمەت گوزاری هاوڵاتیان ڕەنگە لە شوێنی پێویست نەبوو بێت یان مامەڵەیەکی ڕقی کرد بێت یان خوانە خواستە ڕێزگرتنی تێدا نەبێت بەڵێ ئەم بابەتەش تەبعاً بابەتێکی زۆر زۆر گرنگە هەر لە دەستپێکی دەست بەکاربوونی بەڕێز وەزیری ناخۆگەشتاندنێکی پێکردووە کە پێویستە ڕێز لە هاوڵاتیان بگیرێت بەڵام هەندێک جار خەلل دروستە بێت هەندێک کۆکار هەیە مەسەلەن ئەو مۆزەفی کە کار دەکات 5-6 ساعت کاری کرد و فشارێکی زۆری لەسەر لەوانەیە وەکو پێویست مامەڵی لەگەڵ هاوڵاتیەک نەکردبێت بەڵام ئەمە پاساو نیە بوو نەخێر بە هیچ شێوەیەک پاساو نییە هەندێک جاریش هاوڵاتیەکە دەوێت زوو خزمەت گوزارەکەی بەدەست بێت بە خۆت دەزانی ئێمە بە پێ ڕێنما و یاسا و ڕێنمایەکان کار دەکەین هەندێک جار مەسەر مامەڵەکەی هەنێک ئەوراقی نوقسانە هەندێک شتی نوقسانە کە پێویستە کات جێبەجێ بکات و فشار دەخاتە سەر ئەو بابەت هەر بە بۆنێ ئەمەشەوە ئێمە لە وەزارەتی ناوخۆ هێڵی گەرممان هەیە پێشتریش ئیشارەتی پێدرا هێڵی 414 ڕۆژانە دایان سکاڵەمان بۆ لەسەر 414 بابنەوە پرسیارە بکەم کە بیرمە لە یەکەم ئەو بەرنامانێک لەگەڵ وەزارەتی ناوخۆمان کرد لە هەنگاوی نوێم پێما بێت ئەڵقەی دووەم بوو یان سێم لەگەڵ جەنابتان مشتومڕمان لەسەر ئەو 414 کرد کە زۆر بە خێراییداتاننا ئەم بەچی گەشت 414 طبعا ئەمە تەرخانکردنی ئەم جۆرە هێڵان لە دەسەڵاتی CMC ئەوەی هەیە ئەعلامی عێراقی ئەمە زوو پەیوەندیمان پێکردن 414 هێڵی کۆڕک و زێن و ئاسیا سەڵ پێیان دامین ئێمە ساڵانە ڕسوماتی خۆمان دەدەین بە وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراق بڵین هەیەی ساڵات CMC لە وەزارەتی ناوخۆ باڵەخانێکی بۆ دابین کراوە و کارمەندی بۆ دابین کەم اختصاسن لە وەڵامدانەوە و لە چارەسەرکردنی کێشەکان ئێمە لە هەشتی بەیانی و تا 3 نیۆڕۆ سکاڵەکان وەردەگرین ئەم سکاڵانە بەس بە وەزارەتی ناوخۆیان بۆ تێکرای وەزارەتەکانت وەڵی خۆی فکرەکە هی وەزارەتی ناوخۆی بەڵام دەمینین بۆ وەزارەتی تریش تەلەفۆن دەکەن ئێمە ئەو کاتە ناتوانین بڵێ وڵا کاکە ئەمە عیدی ئێمە نییە وەلو ئاگادارمان کردنەوە کە پێویستە تۆ پەیوەندی بە وەزارەتی پەیوەنددارکەی لەبەر ئەوەی کە وەزارەتی ناخۆم هێڵە بڵێم ئەتوان بڵێم یەکەمین وەزارەتە کە هێڵێکی گەرمی بۆ وەرگرتنی سکاڵا ئەوە کردووە ئێستا لە وەزارەتەکانی تریش خەریکن ئەو کتابژمێر چەند هەشتا تا 3 نیۆڕۆ هەیە ڕۆژانە بەڵێ ئەو سکاڵانەی کە دێت لەسەر وەزارە ئێمە وەرێگرین ئەیکەین بە نووسرا بۆ وەزارەتەمە و ئیجرئاتیش کراوە بۆ نمونە سکاڵەیەک هاتبوو لەسەر لە بیدایەتەکەی لەسەر یەکێک لە زانکۆکان ڕئیس قسمێک غەدری لە قوتابیە کردووە دەری نەچانوە ئێمە بۆ وەزارەتی خوێندنی باڵامانە بۆ زانکۆیمان نرد فعلا ئیجرئاتیان وەرگرت ڕئیس قسمەکە سزادرا و حەقەکە بە قوتابەکە گەڕاوەتەوە زۆر کێشەیەوە هەیە بەڵام زۆر زاریش لەوانەیە هاوڵاتێک بڵێ لەوانەیە غەدر نەبێت و بەڵام ئێمە متابعی دەکەین ناڵین یەکسەر ئەوە هەچی وت ئەوە تەواوە بەڵام زۆریش لە سکاڵەکان لە جێی خۆیەتی هاوڵاتی حەقی خۆیەتی و وەزارەتی ناوخۆ ئەوەی پەیوەندیدارە بەدام و دەستگاکانی خۆ ئیجرئاتی وەرگرتووە ئێمە عادەتەن ئەگەر سکاڵەکە لەسەر یەکێک لە ئەفسەرەکان بێتیان لە کارمەندەکانی کە سەر بە هێزەکانی ئاسایش ناوخۆ ئێمە ڕەوانەی دەستەی پشکنینی هێزەکانی ئاسایشی ناوخۆی دەکەین تحقیقیان لەگەڵ دەکەن بە دوادەچوون دەکەن نەتیجە دەنەوە بە جەنابی وەزیر بڕیاری لەسەردا کە بڕیاریشدا وەڵامەکەش دەدرێتەوە وەڵامەکەش بە هاوڵاتی دەدرێتەوە ئەگەر پەیوەندیدار بێت بە فەرمانبەرێکی شارستانی یان فەرمانگەیەکی شارستانی وەزارەتی خۆی تەحویلی دەستەی پشکنینی
کارگەڕی دەکرێت و نەتیجەکەی دەگاتەوە لە 1970 ئەو بە دوواداچوونەی کراوە نەتیجەی هاتوۆتەوە و وەڵام درراوەتە ئەوانی تریش طبعا ڕۆژانە دێن هەنیوای بە دوواداچوونی پێ ئەگە پرسیارێک لەسەرەوە بکەم ینی ئەمە ئەکرێت بە تحصیل حاصل وەری بگرین ینی بۆ نمونە لە سەرەتاکان کە دەستان پێکرد لۆدەکە چەند بوو ئیستا لۆدەکە چەندەوە بەستنەوە پرسیار ئەوەیە کاتێک کە لۆدێکی زۆر لە سەرەتادا گە چارە سەر بکرێت بێگومان دوای وردەوردە ئەمە نامێنێت ئەم گریانە ئەگەر ئەمەم بکو عینەکەت بڵم لە بدایەت کە بڵاو کرایەوە لۆدێکی زۆر هەبوو زۆر سکاڵە هات ئیشی لەسەرکرا وەڵام درانەوە ئێستا لۆدەکە نۆرماڵە ئەتوانین بڵێن لە نۆرمال بەرەو ناوڕاستە ڕۆژانە سکاڵا دێن ڕۆژانە ئیشی لەسەر دەکرێت فعالەتی خۆی بینیوە ئەفسەری پۆلیس یان کارمەند یان فەرمانبەری شارستانی وەزارەتی ناوخۆ درکی بەوە کردووە کە بە دوواداچوون دەکرێت بۆ ئەداءەکەی بەستم ئەوە بۆ نمونەسامە وەزارەتی ناوخۆ بە سیستەمی ئایزۆ ئیش دەکەین سیستەمی ئایزۆ 9001-2015 کە کواڵەتی مانجمنتی پێ دەڵێن ئەمە ئێستا بە خۆشحاڵیەوە بەرنامەیە بڵاوی دەکەمەوە بۆ 3 ساڵی تر ئێمە مۆڵەتمان وەرگرتەوە زۆر سپاس ئەو تەقیمەیە کە ئۆدیتەرەکان مقیمە دەولەکان کردیان بۆ ئەدای وەزارەتی ناوخۆ لە خلالی ئەو 2 ساڵی ڕابردووە تەقیمی ئەکسڵاند بوو ئەمتیاز ینی بە خۆشحاڵیەوە شاهادەکەمان بۆ هاتەوە و دلیلی ئەوەیە کە بڵین کارەکانێکی لەو کارانە تۆ بە دوواداچوونی سکاڵەکانە لەگەڵ 414 ئێمە سکاڵە ئۆنلاینشمانێ لەسەر وێبسایتی وەزارەت دەیان سکاڵەمان بۆ دێ بە دوواداچوون دەکرێت ئەنی بڵین وەزارەتی ناوخۆ جددیە لە بە دوواداچوونی گلەی هاوڵاتیان ئەو هاوڵاتی گلەی هەبێت گلەیەکەی بە دوواداچوونی بۆ کراوە ئەجاچە لە جێی خۆی بێت ئاگاداری دەکەینەوە و ئجرعاتەکان ئاگاداری بچکەگە لە جێی خۆشی نەبێت ئاگاداری دەکەینەوە کە لە جێ خۆنیە هەیە سکاڵە هەیە بۆ مجرڕەت سکاڵایە سکاڵاشەیە جددیە و ئیشی لەسەر کرا و وڵا ئیجرعات وەرگیراوە بەو 414 و ئەم بە ئەلیک ینی ئەمەی سکاڵای ئەلکترۆنی و بەم کارانێکەوە کردان تا چەند پرسی ڕۆتین کەم بۆتەوە کاریگەری هەبووە کاریگەریی باشی هەبووە چکە خەڵک ئێستا گەر ئیشەکەی نەڕوات گلەیە کاتووە بۆ وەسایلانە گلەی خۆی دەگەێنێت و ئێمە بە دوواداچوون دەکەین من نمونەیەکت بۆ بێنمەوە هاوڵاتێک سکاڵایشکە لە ڕێگای هێڵی 414 دەڵێ من غەرامە کراوم سیارەکەم لە ناو ماڵ بوو غەرامە کراوم طبعاەوە ئێمە کێشەیەکمانە لە بابەتی غەرامەکردنی ئەلکترۆنی هەندێک جار تۆ غەرامە دەکرێت بەڵام غەرامەکە درنگ ئسMSەکەی بۆ دەچێت مەسلەیەکی تەکنیکی دەبین لەو شوێنە نەماوەکە لێتی هەندێک جایش نەخێر بە هەڵە تۆمار دەکرێت غەرامەکە هەندێک جای بە عەمدەن تۆمارەکە یەکێک لەو حاڵەتانە بەو شێوەیە بوو ئەنجومەنی لێکۆڵینەوە تەشکیل کرا ئەو زاڵتە لە شوێنەکەی لادرا 15 ڕۆژ جەنابی وەزیر سزایدا بە بەندکردن و ئەو حەقی هاوڵاتیش گێڕایەوە و ئەو غەرامانەی سڕایەوە ئەمە دلیلی ئەوەیە کە وەزارەتی ناوخۆ جددیە لە خزمەتکردنی هاوڵاتیان و بە دوواداچوونی کێشەکان دکتۆر کێشەکان زۆرە بەڵام ئێمەش بەقەت تااقەتی وەزارەت ئیش کراوە لە ڕێگەی ئەو پرۆگرامەوە بە هاوڵاتیان بڵێ کە 414 جددی ینیان پەیامی تۆ بۆ هاوڵاتیان بۆ 414 بۆ هەر سکاڵایەکی تر کە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە دەکرێت ئەم حتا ئەوەشم بیرە جەنابی وەزیر لەم بەرنامە مەوجود بوو فەرمویان جگە لەمانە ڕقم تەلەفۆنی میشیە دەتوانن بۆ میشتە ئەو دڵنەوەیە بدەی هاوڵاتیان هێڵی 414 هاوڵاتی دەتوانێت بە زۆر بە دڵنیاییەوە پەیوەندی بکات سکاڵای خۆی بگەێنێت وە سکاڵەکەی بە دوواداچوونی بۆ دەکرێت و وەڵامیش دەدرێتەوە و هەموو داتاکانی ئەو هاوڵاتی ئەگەر پێی خۆش بێت کە نهێنی بێت ئێمە بنهێنیەکەی دەپارێزین بۆ نمونە هەندێک جار سکاڵا دێت لەسەر بابەتێکی گەندەڵی ئەو هاوڵاتی پێی خۆش نییە ئەوە دیار بەڵام خزمەتی حکوومەتی کردو هاوکاری حکوومەتی کردو ئێمەش دەبێت ئەو هاوڵاتی نهێنەکەی پارێز و بە دوواداچوونی ئەو گەندەڵیە بکەین و کاری لەسەر بکەین تۆزێک بە پێم ناخۆش ئەو ناوە دێنم ینی بەرتیل ڕەنگە پرسێکی هەستیار بێت ینی پرسێکە بەڵام ئێمەشی لێ بەدەرنین ینی چەند خۆشمان پێوا بێت کە بەدەرینەوە بەڵام ینی ئەم حالەتانە هەبووە بۆ پرسی و بنبڕکردنی یەکجاری بەرتیل ئەگەر عینەت لە بەردەست بێت مامەڵەکردنی ئێوە وەکو وەزارەتی ناوخۆ لەسەر پرسی بەرتیل بە شێوەیەکی گشتی چۆن وڵی وەزارەتی ناوخۆ بە تایبەت بەڕێز وەزیری ناوخۆ و بابەتە زۆر توندن لەو بابەت هەلی سوورە هێڵی سوورە بابەتی بەرتیل وەرگرتن هێڵی سوورە ئەمە وەکو جەنابەتی شارەت پێدات بابەتی بەرتیل بنبەر ناکرێت لە هیچ وڵاتێک بنبەر ناکرێت
بەڵام دەتوانی بەرەنگاربوونەوەی بتوانی کەمی کەیت و دەتوانی ئیجرات ئێمە حاڵات هەبووە سکاڵە کراوە ئیجراعات کراوە و حالی محکەمەی عسکەری کراوە و بەڵام ینی بە شێوەیەکی گشتی زۆر کەم بووە زۆر کەم بوو من لە باسی دام و دەستگەکانی وەزارەتی ناوخۆ دەکەم لەبەر ئەوەی بە دوادەچوونی جددی هەیە لەسەر ئەو بابەتە و ئیجراعات هەیە. دکتۆر یەک لەو پرسیارانێک کە زۆر بۆمان دێت لە ڕێگەی سوۆسیال میدیاوە پرسی قەدەغەکردنی بەکارهێنانی ئۆتۆمبیلی حکومیە دوای دەوام پێم وایە ئەو بڕیارە هەیە کە ئۆتۆمبیلی حکومی ناکرێت ئەمان ئێستا لۆگۆیەشی لێدراوە ئارمە کە بۆ خزمەت گوزاریە بەڵام دەبینین کە شەوان ڕۆژەکان ینی ڕۆژەکانی پشوو دوای دەوام کەسانێک ئەوانەیە کە ئۆتۆمبیلەکەیان پێدراوە بەکاری دێنن سزای ئەوانە ڕێنمایی ئێوە بۆ ئەوە چیە بە دوواداچوونەکانتان بەردەوامن بۆ ئەو ڕێنمایی هەیە ژمارە 2 ساڵی 2010 کە ئۆتۆمبیلی حکومی تەنها بۆ کاری حکوومەت بەکاردێت ئەوەی کە لە پڕی بەرەوبەری گشتی بەرەو سەرەوەیە ئەوە ئەو ڕێنمایە نایگرێتەوە لە بەرەوەی داوامەکانیان بە بەردەوامیە ئەوانەی خوار ئەوان لۆگۆیەک لە ئۆتۆمبیلەکانیان دەدرێت ئەوەی کە ئێستا دەبینن و لە دوای دەوامی فەرمی ئەگەر پێویست بوو چکە تۆ ناکرێت دوای داوامی فەرمی بڵێ نابێ هیچ ئۆتۆمبیلێکی میری بەکاربێن ئۆتۆمبیلی داری کارەبا هەیە داری ئەو هەیە ئۆتۆمبیلی بڵێن سیانە هەیە ئەوانە پێویستە هاتوچوان پێ بکەن و بەکاری بێنن ئێمە ناسنامەیەکیان بۆ دەرەکەین ناسنامەی بەکارهێنانی ئۆتۆمبیل لە دوای داوامی فەرمی ئەو بەو ناسنامەیە دەتوانن بەکاری بێن بەڵام بۆ ئیشی فەرمانگە بۆ ئیشی فەرمانگەکەی خۆی و ئیجراعاتیش کراوە چەندین جار لە ناو مەفرەزا یەک هاتوچۆ کە واجبی ئەوانە ئۆتۆمبیل کە ئەو ناسنامەی پێ نەبووە یان لۆگۆی پێوە شۆ بەکاریەوە دەستی بەسەراگیرەوە و ئەگاداری فەرمانگەکەی کراوەتەوە ئیجراعاتی لەگەڵ کراوە ئۆتۆمبیلی حکوومەت پێویستە بۆ کاری حکوومەت بەکاربێت بە پێی ئەو ڕێنمایی کە دانراوە چکە هەدەفی ئەو ڕێنماییە تۆ کەمکردنەوەی خرجەکانی حکوومەت ینی لیژنەی باڵای ئۆتۆمبیل هەیە بڵێن لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی ناوخۆی مەقەڕاکەی من سەرۆکی ئەو لیژنێم هەندێک لە وەزارەتی دارایی و لە وەزارەتی پلاندان ئەمانە ئەندامن تێدا حتا تەرخانکردنی بڕی بەنزین بۆ فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی دەبێت ئەو لیژنەیە بڕیار بدات بۆ نمونە دەنێرن مەسەلەن ئۆتۆمبیلێک 4 پستونە داوای 800 لیتری بۆکەن یان نردویانە مەسەلەن سیارێکی گواستنەوەی گەورەیە کۆستەرە 25 نەفەری داوای 250 لتریان بۆ کردو ئێمە 800کەمان کردو بە 250 کۆستەرەکەمان بۆ تۆ ینی هەر بەعقڵ ئەو ینی ئەمەی بچووکەکە 4 پستەکە ئەگەر 800 لتری هەبێت ئەمە نازانم ڕقمەکە چەند دەردەچێت بەس ڕۆژانە زۆر ساعتیشەکە ئەومان عکسمان کردێتەوە چکە ئێمە بڕوامان بەوەیە ئۆتۆمبیلێکی 25 نەفەری بەیانی ئەچێت 25 نەفەر ئەهێنێ بۆ دەوام نیوەڕۆ 25 نەفەرە باتەوە لەو بڕێ زۆر زیاتر پێویستە وای لێ دەکەین و ئێمە تا ئێستا نزیکەی مانگانە 700,000 لتر بنزین مانگەڕانەوە بۆ حکوومەت کە بە فیڕۆ ڕۆیشتووە هەمومان تەنزیم کردەوە کارتی سوتەمەنی هەیە هەر ئۆتۆمبیلێک کارتی سوتەمەنی خۆی هەیە نەتۆ ئەتوانی ناغیەکەم بێت خۆناڵێشتاشکەم بێتەوە بڵێ نەتۆ ئەتوانی بە ئۆتۆمبیلەکەی مێمچی بنزین وەرگینم ئەتوان بە ئۆتۆمبیلەکەی تۆ بچون بنزین وەرگرم هەر ئۆتۆمبیلی کارتی خۆی هەیە لە بنزینخانەکان تعلیماتیانێ ئەگەر هەمان ڕقم بێت بنزینی نادەنێ ڕقمێکی تر بێت بنزینی نادەنێ ئەو بنزینەی کە تەرخانیش دەکەی مەسەن تۆ 200 لتر بۆ دابین کراوە 150 لتر تێکرد سەری مانگ ئەوە 50 لتر سفرە بێتەوە ئەی ناتوانێت دەتویر بێت بەکاری بێن ئەمە کارتێکردنیکی گەورەی کردووە لە کەمکردنەوەی خرجەکانی سوتەمەنی حکوومەت پرسیارەکانم زۆر ماوەن بۆیە ئەگەر بتوانانی سگرالی کات بکەین پێداچوونەوە بەگشت میلاکاتەوان بێگومانیەک لەو یاڵە گشتیانێک کە وەزارەتی ناوخۆش لەسەر ڕۆیش پێداچوونەوە بوو بە میلاکان بۆ مەبەستە کۆمەڵێک لە ژنەش دووسکان ئەوەندەی معلومات گشت بیتا ئێمە و پرسی بندیوار بۆ ئەوە چیکراوە بابەتی پێداچوونەوەی میلاک هەر لە دەستپێکی دەست بەکاربووین بە ڕێزوەزیری ناوخۆ لێژنەیەکی پێکەنا بۆ پێداچوونەوەی میلاک پێداچوونەوەی میلاکی زۆر فەرمانگە کرا کە دەبینی لەگەڵ واقع حالی ئەو فەرمانگەیە ئەو ژمارە زۆر زیادە ئەو ژمارەیە کە هاتوون میلاکەکەمان کەم کردوێت بۆ نمونە بە ئێستاشەوە کە ئەمە بڵێن تازەترین ئیجراءەکە کراوە فەرمانگەکانی پاسپۆرت ئەمە بیدایەت کە نووسنگەکانی پاسپۆرتمان کردەوە نزیکەی 70 تا 80 کەس میلاکمان بۆ دامێت ئێستا پێداچوونمان بە میلاکەکان کرد هەر میلاکی نووسنگەیەکی پاسپۆرت لە هەرێمی کوردستان نابێت لە 45 کەس زیاتر بێت ئەو عەدەدێزیە هەمووی گوازرانەوە یان گەڕێنرانەوە بۆ شوێنانەی کە تەنسیمیان تەسیم کراون سە بۆ نمونە پاسپۆرتی سۆران کراوە بە 45 کەس نزیکەی پێشتر چەند بوو هەر چەند نەبوو شتێ بوو بەڵێ پێشت ئێوە لەگەڵ بەڵێ 70 شتێ بوو ئەو عەدەدەزیە گەڕانمانەوە بۆ
شوێنی خۆیان. پۆلیس و بۆ هاتوچۆ بۆ ئەو فەرمانگەنی کە لیان هاتوون لەگەڵ بەڕێوەبەری گشتی پۆلیسە لە اتفاقمان کرد کە لژنەیەک پێک بێنێ بۆ دەستنیشانکردنی ملاکی بنکەی پۆلیس بەڕێوەبەرایەتی بەش بە خۆشحاڵیەوە کارێکی زۆر باشیان کرد لژنەیەکیان پێکهێنا لە سەرسەری هەرێمی کوردستان نەتایجەکانیان بۆ هێناین هەر بنکەیەکی پۆلیس میلاکەکەی تەحدید کراوە ئێستا ئەو فەرمانەکە لە واژۆی جەنابی وەزیرە لژنەکە کارەکانی خۆشحاڵیەوە سپاسیان دەکەم کە زەحمەتێکیان کێشە هەر بنکەیەکی پۆلیس میلاکەکەی تەحدید کراوە بە تەسەوڕم 32 کەسن و بەشی پۆلیس و بەڕێوەبەراتی پۆلیس هەمووی تەحدید کراوە کەتەوە میلاکە بە فەرمانی وەزاری دەستنیشان کرا ناکرێت گواستنەوەی بۆ بکرێت ناکرێت گواستنەوەی لێ بکرێت ئەبێ ئەو میلاکە 32 سابن بیکارە و ناکاراش بەدیار دەکەوێت بندیوار نییە دەبێ نیمانەمە دەبێت دەوام کرد ئەوانە دەبێت ئەمە پرسیاتان هەبێت و ئیجراتان حاڵەت هەبوو ئیجرات کراوە گەڕێنراونەتەوە زۆر حاڵەتی وا هەبووە کە دەستەی پشکنین چارەسەری کردو تۆ زانی من میلاکێکی زۆرمان هەیە لەم لەوەلا شتێەوەها جارجار پەیدای بەڵام دەستەی پشکنین کارێکی زۆر باشی توام ێستا پێ بڵم بندیوارمان نییە لەسەر بابەتی ئەوە سەر بابەتی ملاک لەسەر بابەتی پاسەوانی پەیڕەوی پاسەوانی کۆمەڵێک پرسیارمان لەسەر پاسەوانیشەیە ئیستیغلالی کات بکەین راپۆرتەشتر پێکەوە بینین بەڵێ لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا و لە ئاستی چاکسازیدا بێجگە لە ڕێخستنەوەی داوامی فەرمی کە 7 کاتژمێرە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی کاری گرنگی ئەنجام داوە لەوانە بە دوو نووسراوی فەرمی داوای کەمکردنەوەی ڕۆتین و دیاردەی بەرتیل وەرگرتن کراوە هەروەک ڕێزگرتن لە هاوڵاتیانێکێک بووە لە داواکاریە هەمیشەیەکانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا هیچ کەم تەرخەمیەک لەم بوارەدا بە قبوڵ نەکراو دانراوە. ئێرە بەڕێوەبەرایەتی بەشی مۆڵەتی هاتوچۆی پارێزگای هەولێرە چەند ساڵێکە بە شێوەیەکی ئەلکترۆنی مۆڵەت بە شۆفێران دەدرێ لەگەڵ کابینی نوێمدا کارەکان ڕێکخراوەتەوە و ڕۆتینات کەم کراوەتەوە و بەردەوام ئەبدەیتیش دەکرێ بە شێوەیەک ئەگەر پێشتر زیاتر لە 2 مانگ چاوەڕوانی بۆ دووبارە تراییدانەوە پێویست بووایە ئێستا بەکەمتر لە مانگێک ئەو کارانە دەکرێن. شێوازەکە ئێستا ئیشی پێ دەکەن کۆمپیوتەری یا سیستەمە عدالەتەشی تەواوی تێدایە هەر هاوڵاتێک ئەگەر شفێری تاوا نەبییان با بڵێن بەمانەیە کەلیمە شفێر نەبێتن لی دەرناسێت بە باش مازانی ئەو سیستەمە ئەگەر بکرێتن مەسەرەن بۆ هەموو شارەکەکان تر هەبێتن شتێکی زۆر باشە چونکە لە ئەنجامی ئەو چەند ساڵە کە ئێمە لێرە ئیشمانە سەر کردووە هەستمان پێکردوە بە تەواوی نەزاحەتەشی باشمان لێ هێناوە طبعاً بەڕێز وەزیری ناوخۆ هەم لەگەڵ بەڕێوەبەری گشتی و لەگەڵ بەڕێوەبەری پۆلیساچۆ سۆبەی کاتەکەن تاکیدمان لێ دەکەنەوە کە ڕۆتین نەمێتن. لێرە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەولێر لە بەشی عریزەی مامەڵەی ئەلکترۆنی لەلایەن ستافێکی بەرفراوانی ئەزموندارەوە جەنجاڵی و لۆدی چەندین ساڵەکەم کراوەتەوە بەپێی سیستەمێکی ئەلکترۆنی و بێ هیچ نۆرە بڕین و ڕۆتیناتێک مامەڵەی هاوڵاتیان ڕێک دەخرێت و دەکرێت هەرەوەندەش نییە بەدەیان ملیۆن دینار گەڕاوەتەوە بۆ غەزێنەی گشتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەنجامدانی هەندێک چاکسازیەوە. ئێمە لە بەڕێوەبەراتی هاتووی هەولێر لە سەبڕیاری جەنابی وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان هەڵچین بە چەند هەنگاویش چاکسازی کە بەدەیان ملیۆن دینار گەڕاوەتەوە خەزینەی دەوڵەت. هەنگاوی یەکەم ئەوەیە کەوا بەڕێوەبردننی عریزەی ئەلکترۆنی کۆمەلگەی عریزەی ئەلکترۆنی کە لە سەبڕیاری جەنابیان ئێمە ئێستا ئەم کارە بەڕێوە دەبین و پارەکەشی بۆ خەزینەی دەوڵەت دەگەڕێتەوە. بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت داوا لە ئێمە کردووەکەوە یەکەم هەنگاو ئەوەیە کە ڕێز لە هاوڵاتی بگیرێت ئێمە ژەوەمان پەیڕەوی کردووەروە چاکسازیش بکەن. لە ئێسادا لە هەرێمی کوردستان 927,813 ئاوارە و پەنابەری لەخۆگرتووە لەو ژمارەیە 665,828 ئاوارەی ناوخۆن 241,749 پەنابەری سووری و 8,701 پەنابەری تورکی و 10,706 پەنابەری ئێرانی و 746 پەنابەری فەڵەستینی و هەروەها 83 کەس لە پەنابەرانی جۆراژۆری دیکە لە خۆ دەگرێ زۆربەی ئاوارە و پەنابەرەکان لە هەرێم لەگەڵ کۆمەڵگەی خانەخوێ دەژین لە کاتێکدا تەنیا لە 130 لەوانە لە ناو کەمپەکان دەژین کە ژمارەیان 36 کەمپە هەروەها لە 170 لە دەروی کەمپەکان دەژین لە 141 ئاوارە و پەنابەران لە پارێزگای هەولێر دەژین فشارێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە و زۆربەی هاوکاریان نێودوڵەتیەکانیش نەماون لە 140 لە پارێزگای دوهۆکن و لە 190 لە پارێزگای سلێمانین
لە کابینەی نوێمدا تەواوی دامەزراوەکانی تایبەت بە کاروباری قەیرانەکان و پەنابەران و ئاوەرەکان ڕێکخراونەتەوە هەروەک لە بەرنامەی کاردایە ژووری ئۆپەراسیۆنی وەڵامدانەوەی قەیران و کارەساتەکان دروست بکرێ پەیڕەوەکەیشی بۆ نووسراوە. یەکێک لە خاڵە گرنگەکان کە ئێمە کارمان لەسەر کرد لە ستای دەست بەکاربوونی کابینەوە بەڕاستی ڕێخستنەوەی دامەزراوەکانی تایبەت بە کاروباری پەنابەران و ئیدارەدانی ئەزامات لە هەرێمی کوردستان کە چەندین دامەزراوە هەبوون کاریان دەکرد. هەروە لە ئاستی ئیدارەدانی کامپەکانیش ئێمە بە فەرمانی بەڕێز وەزیری ناوخۆڵی پێداچوونەوەمان کرد بە هەماهەنگی و بە بەڕێوەبردننی کامپەکان لە ئاستی هەرێم و هەموو ئەو ڕێککەوتنانەی هەبوون لە دامەزراوە جیاوازەکان کە پەرد بوون هەماهەنگی نەبوو ئەوەشمان ڕێکخستۆتەوە لە چوارچێوەی یەک ڕێککەوتن کە لە نێوان ئێمە و کۆمیسیۆنی واڵایی پەنابەران ئێستا بەیەک تعلیمات بەیەک ڕێککەوتن ئێمە لە ئاستی هەرێم جێبەجێ دەکەین بە فەرمانی بەڕێز وەزیری ناوخۆ ئێستا کار دەکەین لە دروستکردنی ژووری ئۆپەراسیۆنی وەڵامدانەوەی قەیران و کارەسەتەکان لە هەرێمی کوردستان ئێستا لە ناوەند ئەوە لە قۆناغی کۆتاییدەیە بۆ دروستکردن و هەروە پەیڕەوەکەش بە نووسیمانەوە بەڕێز وەزیری ناوخۆ پەسەندی کرد. لەسەر ئاستی پرۆژەکانی تایبەت بە ژێرخانی دام و دەستگاکانی وەزارەتی ناوخۆ ئەو پرۆژانەی کە لە کاتی دامەزراندنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی بۆ وەرگیراوە بۆ هەموو پارێزگاکانی هەولێر دهۆک و سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بەبێ جیاوازی ئەنجام دراون. دەستان خۆش بۆ ئەم راپۆرتە هەمیشە کاروان ڕەحمان ئەم راپۆرتانە دروست دەکاتەر بە خۆی ڕۆژنامە نووسێکی بنکۆڵکارە پێوە دیارە دەچێتە بنکۆڵی هەموو بن و کونجەکانی هەموو ئەو شتانی کە ئەوێ بیکاتە راپۆرت. دکتۆر لەو راپۆرتە بینیمان کە ئەو حکوومەت ترکیزێکی زۆر بە ئەلکترۆنی کاروبارەکان دەکات بێگومان تۆزش قسەمان لەسەر کرد ئەمەوێت لێت پرسم تا چەند ئەتوانین ئەم کابینێ ناو بنین کابینەی بە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزاریەکان دەتوانین ناوی لێ بنین چونکە هەوڵەکان دەستی پێکردووە لە دەستپێکی کابینەکە و تا ئێستاش بەردەوامە و بە ئەنجامیش دەکات لەبەرەوەی خطواتی زۆر جدی کرا من بەش بە حاڵی خۆم وەکو وەزارەتی ناوخۆ باز دەکەم ئیشاراتیشم پێدا ینی ئەوە خەریکی داتا بەیسێکین و خەریکی و بابەتی ئجازەوە ئەلکترۆنی و ویزای ئەلکترۆنی ینی ئیشێکی زۆر زۆر باش کراوە بەردەوامی لەسەر ئەو کار بۆ نمونە ئێمە بۆ دامەزراندنیش ئێستا ئەمە فەسل و نەشرمان هەیە یان ئەوەی کە استیقالە دەدات پێش لێجێ ئەوەش بە ئەلکترۆنی کراوە تجربەیەکمان هەبوو بۆ مروری هەولێر 15 کەسمانەوێست نزیکی 2000 کەس بە سیستەمە تەقدیمی کرد و بە قوڕعات دوای یەک لاکرایەوە هەتا ئەوەشمان کردو بە لێکبێن ڕێنماییشی پێدەچێت باش هەر شتێک بە ئەلکترۆنی یەکەین وەزارەتی ناوخۆ بڕێنمایی تایبەتی پێدەچێت. یەک لەو پرسانێکە لە راپۆرتەکەش هەبوو سنتەری هەمانجی قەیرانەکان ئەوەی کە پێدەگوترێت JCC ئێستا لە کوردستان 1 ملیۆن و 1 ملیۆن پەنابەر هەیە کە تەنها 30% لە کەمپەکانن باقی تر لەگەڵ ماڵە خوێ و خانە خوێ تێکەڵن ینی ئەگەکە لەسەر 36 کەم دابەش بوون چی کراوە بۆ ڕێخستنەوەی دامەزراوەکانی تایبەت بە کاروباری پەنابەران و قەیرانەکان. خۆی JCC لە ساڵی 2015 لە دەستپێکی قەیرانەکانی بڵێن مووسڵ و کە داعش هێرشی کردە سەر و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەو JCC دامەزرا بۆ کاری کوردنیشن تەنسیق لە بواری ئاوەرەکان. ئمە بەڕێوبەراتی کۆچ و کۆچبەرانیشمان هەبوو کە سەر بە دیوانی وەزارەتی ناوخۆیە ئەم تو دەستگایە ئیشێکی نزیکیەک دەکەن بۆیە لەم کابینێ بیر لەوە کراوە کە ئەم بڵێ بۆرهاش هەبوو لە دهۆک بۆردی هاوکاری مرۆڤایەتی ینی سێ دامەزراوە کە سەر بە وەزارەتی ناوخۆ یەک ئیشیان دەکرد هەندێک جار ئیشەکانیش تێکەڵبوون دروست دەبوو تێکەڵبوونی سەڵاحیەت دروست بۆیە بەڕێز وەزیری ناوخۆ فەرمانی کرد لە ژنێک تشکیل بکرێت بۆ یەخستنەوەی هەیکەلێتی ئەم سێ دەستگای تەمان بۆرها هەڵوەشێنرایەوە فەرمانەکەی دەرچوو کۆچ و کۆچبەران ژوورەکەی کۆچی کۆچبەران کە سەر بە بەڕێوەبەراتی گشتی دیوان بوو لەگەڵ JCC دەمچکرا بوو بە بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە هەولێر و دهۆک و سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە ئەو بەڕێوەبەرایەتانە دامەزراون ئێستا کاری هەیکەلیەت و کاری بڵین پێناسەی کار ئەمانە هەمووی کۆتایی پێهاتەوە وردە وردە دەچنە ئەم قاڵبە نوێنیان راپۆرتەکە سەرنجی ئەوەم یانبیەوە دەڵێ ژووری ئۆپراسیۆنی وەڵامدانەوەی قەیران و کارەساتەکان خەریکە دروست دەکرێت ژووری عملیات بڵێ ئێستاوە خەریکە دروست خەریکە دروست دەکرێت و کە دروست بۆ ئەوەی ترەوە کوردنیشنێکی تەواو تەنسیقێکی تەواو لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیارەکان دەکات طبعاً ئەو کاری کە
JCC کردوێتی کارێکی زۆر ڕێکوپێکیان ئەنجامدا و داتای زۆر ڕێکوپێکیان ڕێکخستووە ئەو حەجمە ئاوارە و پەنابەری کە لە هەرێمی کوردستانە فشارێکی زۆری خستووە سەر کۆمەڵگای کوردستان ینی ئێمە ڕێگایان پێدراوە کار دەکەن و ئەتوان لە دەرەوەی کەم بن دەتوان لە ناوەی کەم بن و حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری زۆری پێشکەش کرد و پەیامی جەنابی وەزیری ناخۆش ئەوەی ئێمە ئەمانە میوانە ناکرێت ئێمە تا بەغدا دەوێت ئەم کەمپانە دابخات بەڵام ئێمە دەڵێن ئەوانە میوان ناکرێت بە زۆرە ملێ ئێمە خەڵک دەرکەین لە هەرێمی بۆ ئاوارە و پەنابەرانی ڕاستە بۆ ئاوارەکان بەڵێ پەنابەران تۆ کەمپەکەی داناخی بەڵام ئەوان دەیانەوێت ئاوارەکان دەیانێت حکوومەت دەیانێت بگەڕنەوە شوێنی خۆیان ئێمەش دەڵێن وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناخۆ ئێمە بە زۆرە ملی کەس نانێرینەوە چکەوە لەگەڵ بنەمەکانی مافی مرۆڤ ناگون چ دەوانێت ئەو جێگای کە بۆی دەگەڕێنەرەوە بۆ کێشەی لێ هەبێت حالەتی واشە بۆ نمونە گەڕاونەتەوە مووسڵ کێشە بوون دواتر جارێک گەڕاونەوە کۆچێکی پێچەوانە ڕوویداوە بۆیە کەمپەکان تا آخر ئاوارە بمێنێت ینی پەنابەر ئاوارە بمێنێت لە هەرێمی کوردستان ئەو کەمپانە کراوە ئێمە خزمەت گوزاریان پێشکەش دەکەین هەموارکردنەوەی پرۆژە یاساکان خاڵێکی گرنگەمێت گفتوگوۆی لەسەر بکەین ئەوەی تۆند و تیژی بەرامبەر بەژنانە مەسلەی چەکە کە بێگومان ئەمە یەکەکە لە بکارە ساتە گەورەکان بۆ نمونە دەبینین بەبوونەوەی کە چەک بەربڵاوە حالەتی کوشتن و حالەتی تەنانەت خۆ کوشتن و ئەو حالەتە نەخوازراوانە هەنکامیان بەشێکی علاقی بە تەوعیەوەیە بەڵام بەشێکی علاقی بە پرۆژە یاسایە کە پێویست هەموار بکرێتەوە بەتایبەت بۆ چەک ئێمە سێ یاسای زۆر گرنگ ئێستا کاری لەسەر دەکەین یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی ناو خێزان کە ژمارە 2011 کەم و کوڕی زۆرە لە تەطبیقا کەم و کوڕی زۆرە ینی من خۆم بووم لەو یەکێ لەو کەسانی کە بەڕێوەبەری بەرەبەراتی تونوتیژی و کاتی جێبەجێکردنی ئەم یاسای تووشی کێشەی گەورە دەبێت ئێستا ئەو یاسایە هەموارەکەی ئامادەیە ئیشێکی زۆر ڕێکوپێکی لەسەر کراوە ئەو هەموو کەم و کوڕین و کەلێنانەی کە لە یاسا پێشۆکە هەبووە لێرە چارەسەر کراوە ئەو ئێستا ئامادەیە ڕەوانە بکرێت بۆ ئەنجومەنی وەزیران تاوتێکردنی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران ئەو یاسای دووەم کە زۆر گرنگە یاسای چەکە یاسای چەکی ژمارە 16 ساڵی 1990 ساڵی 1992 27 ساڵی بەسەر چووە 9 ساڵی بەسەر چووە لە کاتێکا دانراوە کە ینی خۆی کە خەڵک پێویستی بە چەکی بەڵێ کۆپیەکیشە لە یاسای عێراق ژمارە 13 ساڵی 92 ئەمەی هەرێمی کوردستان ساڵی 93 دەرچووە 28 ساڵی بەسەر چووە پێویستە گۆڕانکاری بەسەرا بێت لە عێراق یاسای ژمارە 51 2007 دەرچووە ئێمە لە چەند یاسایەکی چەک ئەوەی وڵاتانەی دەوروبەری خۆمان حەزەکەم پێ بڵم دیاردەی چەک ئەوە نییە پەیوەندی نیوە نییە وڵات لە کوردستان دیاردێکی جیهانیە پەیوەندی بە کەلتور و ئێستا ئەگەر لەوانێ پێ بڵێم لە ئەمریکا نزیکەی 450 میلیۆن پارچە چەکە هاوڵاتی ئەچێ وەکو لە مارکت بۆ خۆی کرد بەڵام ئیجازەی پێوەرەگرێت لە سویسرا کەلتورە ئەگەر بڵێ سویسرا دەوڵەتێکی محایدە بەڵام ئەگەر تەماشا بکە لە سویسرا چەک هەڵگرتن کەلتور لایوان حەزیان لێتی لە هەرێمی کوردستانیش بەدەر نییە بۆیە ئەمە پێویستە ڕێکی بخین چکە قەدەغەی بکەیت بە یەکجارێ کولی مەمنوع مەرغوب هەر دەبێت ئێمە ئێستا لەو یاسا لژنەیەک تەشکیل بووە لە وەزارەتی ناوخۆ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان زائیدەن دەستگا ئەمنیەکان مسودەی یەکەم ئامادەکراوە و حازرە کۆبنەوەیەکی تر ئەنجام دەدەین لە هەفتەی ئایندە بۆ بڵین پەسەندکردنی ئەو مسودەیە و هەنێک ئیزافاتی پێویستە و ئەمەش تەقدیمی حکوومەتی دەکەین ئەوەش کۆتایی پێهاتەوە یاسای هاتوچۆ کە ئەویش یاسایەکی زۆر گرنگە تەبان ئێستا لە عێراق یاسای ژمارە 2019 دەرچووە یاسایەکی ترە یاساکەی برێمەری ئەلغا کراوەتەوە ئێمە ئێستا یاسا بە یاساکەی برێمەری شەکەین بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری بەڕێوەبەرەکانی هەولێر و دووەکوستمانی لەگەڵ بەندە لەو لیژنەیە کار دەکەن ئێمە یاسایەکی زۆر بە تەسەووری من مۆدرنمان ئامادە کردووە بەڵێ بۆ هاتوچۆ ئێمە بەتەماین لە کۆنفرانسێکە یەکێک لە پەنێڵەکانی ئەو کۆنفرانسە باسی ئەو یاسایە بکرێن و سوود وەرگرین لە بیر و ڕاو بۆ چۆنی بەشداربووانی کۆنفرانس کە پسپۆڕن لەو بابەتانە و بۆی بتوانین یاسایەکی مۆدرن دەربکەین بەو سیاسانێک کە جنابتان فەرمووتان جگە لەو سیاسیانە پێم وایێت کۆمەڵێک شتی تریشەیە کە ئەسنە سەری بەڵام بەو سیاسیانە تونوتیژی بەرامبەر بە ئافرەتان و یان تونوتیژی سێ مۆزوعی زۆر گرنگەوە چەک و پرسی هاتوچۆ ئەگەر ئەم سیانە هەموار بکرێنەوە تەسەوەر دەکەی کە کێشەی تاوان لەلایەک و ڕێخستنی هاتوچۆ لە هەرێمی کوردستان چەکی ئەمرازێکە بۆ تاوان ینی چەک تاوان نییە خۆی ئەگەر ئیجازەی هەبێت حەزەکەم ئشارات بۆ بدەم ینی لەوانەیە خەڵک بڵێ جەرایمەکان بە چەک زۆر بووە چەک وەسیلەیەکە بەکارێدێنێت بۆ تاوان
ئێمە تا ئێستا 20,700 سوور ئیجازەی چەکمان داوە لە هەموو هەرێمی کوردستان کە محافزەکانیش دەسەڵاتیان هەیە وەزاراتی ناوخۆش حاڵەت نییە یان بە زۆر دەگمەنە توانین بڵێن 0 پوین بە پوین لە 100 کە بە چەکی مۆڵەت درا و تاوان کرابێت ئەو تاوانانەی دەکرێت ئێستا هەمووی بە چەکی بێ مۆڵەتە باش ئەو چەکی بە مۆڵەتە بە قاچاق دێت ئێمە لە وەزارەتی ناخۆ تا ئێستا نزیکی 25,000 پارچە چەکی کە لە قاچاق هاتووە پێڵەن دەمانچێت تورکی لە ناو براوە لە ناو براوە و تێکشێنە نسبەت هاتوچۆ بڵێ گۆڕانکارێکی زۆر باش دەکرێت لە سیستەمی هاتوچووە و لە ئەندازەی هاتوچوە دکتۆر من دوا پرسیارم لەسەر ڕێخستنەوەی پرسی بواری پاسەوانە مۆڵەتە دەمە جەنابەت بۆی هیچ پرسیارێک نەکەم بەڵام ئەمەش ئەم دڵنەوایش بدە کە پاسەوان چیتر کاری باغەوانی بۆ بەرپرسەکان ناکات کە یەکە لە خاڵەکان فەرموو من دوا قسە لەسەر پرسی پاسەوانی دەمەجەن باش زۆر سپاس ئێمە پرسی پاسەوانی کە لە یاسای چاکسازی هاتەوە پێویستە بابەتی پاسەوانی ڕێک بخرێتەوە بەڕێوەبەرایەتێک لە وەزارەتی ناخۆ کە پێک بێت تایبەتە بە پاسەوانی لیژنەیەک لە ساڵی ڕابردوو پێکهێنرا بەڕێز جەنابی وەزیر لە دام و دەستگا پێویستەکان لە وەزارەتی پێشمەرگە لە بەرگری و فراکەوتن لە زێرەڤانی وەزارەتی ناوخۆ بەندەنتان سەرۆکی لیژنەکە بووە و لە نوێنەری ئەنجومەنی وەزیران نزیکەی ساڵێک زیاترە ئێمە تاوتوی ئەو پرسەمان کردبووە پەیڕەوەکەمان ئامادەکرد کە دەبێت پەیڕەوێ حازرکەی هەر چۆنێک بێ پەیڕەوەکە پەیڕەوەی ڕێکوپێک ئامادەکرا پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کرا و 2 هەفتە لەمەوە بەرپەسەند کرا و لە وەقایعش بڵاو کرایە و لەسەر ئەو پەیڕەوەش کە فەرزی کردو لە پەیڕەکە پێسە وەزارەتی ناخۆ ڕێنمایە دەرکات ڕێنمایەکەش دەرچووە ئێستا ئەو پەیڕە و ڕێنمایە ئامادەیە بۆ جێبەجێکردن طبعاً خشتەی تایە خشتانە هەر بەرپرسێک ژمارە پاسەوانەکانی بۆ دەست نیشان کراوە لەمە دوا ئەو شێوەیە نییە کە یەکێک بە کەیفی خۆی 10-15 پاسەوانی نەخێت بۆی ڕێکخراوە ئەم بەڕێوەبەرایەتێ بەرپرس دەبێت فۆرممان حازر کردووە فۆرمی پاسەوان ئەو هەر پاسەوانێک پێویستە فۆرمەکە پڕ بکاتەوە و لە لیژنەی باڵەکانیشەمەی هەر جەنابشتەیە بۆ نمونە وەزیر دەپاسەوانی هەبێت پەرلەمانتارسی هەبێت ئەو جەدوەلانە قابلی تەغییرات قابلی گۆڕانکردن لە پەرلەمانیش مناقەشەی ئەوە کرا گلەی ئەوە کرا بۆچی پەرلەمانتارسی پاسەوان خۆی هەر یاساکەی خۆیان کە لە ساڵی 2012 دەرچووە یاسای ژمارە 15 بە تەسەوڕم ئەگەر غەڵ هەڵ نەبم کە ئەڵێ نابێت لە 3 پاسەوانی زیاتر هەبێت ئەو جەدوەلە بەپێی پێویست قابلی گۆڕانکاری بەڵام مەبادی عامەکان بەو شێوەیە ئەو خاڵەی کە نابێت ئیشێشتر بگەن جگە لە پاسەوانی خۆی لە پەیڕەوەکاشتی زۆر جوانی تایە پاسەوان دەبێت پاسەوان پاسەوان نابێت کاری باغەوانی بکات پاسەوان نابێت بۆ خۆشی ئیشێکی تایبەت کات لە دوای دەوامی فەرمی لەبەرەوە ئیشی پاسەوانی ئێمە پاسەوان دەبین ئێستا لەوانەیە کاری تر بکات پاسەوان لەوانەیە گلەیی هەبووە مەسەن پاسەوان هاتووە سکاڵای کردو ئەڵێ من پاسەوانم ئیشی باغەوانیم پێکەن ئیجراعات کرا و ئەو پاسەوانە ڕای سەحب کرا و هێناوەتەوە هێزەکانی ناخۆ ئەگەر ئەم پەیڕەوە وەکو خۆی جێبەجێکە من گەشببینم جێبەجێ بکرێت کێشەی پاسەوانی چارەسەر دەبێت احتیمانە زۆر کەس بازەوە وڵا 100 ملیار بۆ حکوومەتە گەڕێتەوە ئەمە گەرنتی نییە کاک لەنەش لە پەرلەمان جەنابی وەزیر باسی کرد ئێمە ئەگەر بڵین 5,000 پاسەوانمان هەبێت 3,000 پاسەوان بە فعلی ئیشێک لەوانی بڵین 2,000 پاسەوان بۆ نمونە ینی ئیشەکەی خۆی ناکە کاڵین کاکە وەرە هێزی ناوخۆ ئیشی خۆت بکە دێدەوام دەکات پاسەوانەوە مانایەوە نییە تۆ موچەکەی دەبڕیت دیگەڕینتەوە ئەو ئیشەی کە پێویستە بیکات ئەو کاتە خۆی ئەو ئیشەی کرد نەیکرد دەتوانێت واز لە کارەکەی یعنی ئەمە دڵنیایی بە خەڵک دەدێنەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ جددیە لە جێبەجێکردنی پەیڕەوی پەت ڕێخستنەوەی بابەتی پاسەوانی ڕێخستنەوەی بابەتی پاسەوانی کە ئەمەش کارتێکردنیشی گرنگ دەبێت بۆ ئەوەی کە هەر یەک و ئەو ژمارە پاسەوانەی بۆ دابدرێت کە پێویستە و کە بڕیار دراوە بەڕێز دکتۆر سامی جەلال بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ سپاس کە زۆرترین زانیاریمان لێ وەرگرتی زۆر سپاس پێ خۆشحاڵ سپاس بۆ ئێوەش کە بینەربان من تا دیدار هەر شاد بن